لە ڕۆژی جیهانی پاراستنی مافەکانی منداڵان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێم ڕایدەگەنێت یاسای مافی پاراستنی منداڵان لە هەرێمی کوردستان ڕێک دەخەینەوە بە شێوەیەک بتواندرێت مافی منداڵان پارێزراو بێت. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمیش دەڵێت کار بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی منداڵان دەکەین. هیوادارم ساڵێکی کە ئەم کاتە هەموو ئەو بەرنامانەی کە هەمانە هاوڕێ لەگەڵ بەڕێوەبەرە گشتیەکانی وەزارەت و ڕاوێژکارەکان دامانڕشتووە بۆ خزمەتی مناڵان. ئەم ساڵێکی کە وەک ئەمڕۆ هەموویمان هێنابێتە دی دیارە بۆ ئەمە پێویستمان بە هاوکاری و هەماهەنگی هەیە ئەنجومەنی وەزیران و وەزیرە پەیوەندیدارەکان و ڕێکخراوە نێودەوڵەتی و ناوخۆییەکان هەیە. دڵنیام پێکەوە لە ئایندەیە کاری باشترەکەین، هەموو داخوازی و داواکاری مناڵەکان ئەبینە پێشەوە بە شێوەیەک مناڵەکانمان بەرینە ئاستی مناڵانی جیهانی پێشکەوتوو. بەپێی ئامارەکان ڕێژەی منداڵانی بێسەرپەرشتیار لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوونە. بە جۆرێک تەنها لە شاری هەولێر ئەم ساڵ 92 منداڵی کچ کە هەڕەشە لەسەر ژیانیان بووە لە شەڵتەرەکان وەرگیراون. تەنها لە سنووری پارێزگای هەولێر ئێمە 175 منداڵمان هەن کە لە ژێر سەرپەرشتی ئێمەدان. ئەو منداڵانە 38یان لە ناو خانەکاندان، 137یان لە دەرەوەی خانن. هەروەها تەنها ئەم ساڵ لە شەلتەری ئافرەتان 92 منداڵی کچمان وەرگتووە کە هەڕەشە لەسەر ژیانیان بووە. هەوڵمان داوە لە ڕێگای توێژەرانی کۆمەڵایەتی خۆمان لە ڕێگای دادگاوە کێشەکانیان بۆ چارەسەر بکەین و بگەڕێنەوە ناو کەسوکارەکانی خۆیان. هەر لەم ساڵدا کێشەی 267 منداڵمان چارەسەر کردووە. لە هەرێمی کوردستان منداڵانیش هاوشێوەی گەورەکان لەلایەن حکوومەتی هەرێمەوە مافیان خوراوە، لە مافە سەرەتاییەکان بێبەش کراون. ئەمەش لە کاتێکدا بەپێی جارنامەی جیهانی مافەکانی منداڵان دەبێت حکوومەت تەواوی مافە سەرەتاییەکان بۆ منداڵان دابین بکات، بەردەوام کار بۆ پەرەپێدانی تواناکانیان بکات. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.